من ئارام سەردار مەجید لە شاری هەولێر لەدایک بوویمە و لە گەڕەکی ڕووناچی سەرەتای خوێندنیشم دەگەڕێتەوە بۆ قوتابخانەی تیشتی سەرەتایی کوڕان. ئەو کاتە ئەو قوتابخانەیە کە لە ڕووناچیدا مەزراوە کۆمەڵێک منداڵی ئەو گەڕەکەیە لەو قوتابخانە خوێنیتیان. منیش یەکێک بووم لەو قوتابیانە کەوا لەو قوتابخانە تەواوم کردووە. مامۆستای زۆر باشی تێدا بووە، لەوانە مامۆستای ئازاد هەبوو. هەموو جارێک لە پۆلەکەمان ئامێری عودی دەژەنی. مامۆستا غازی هەبوو، هەزار ڕەحمەتی خوای لێبیتن. ئەو کاتە دەنگێکی زۆر خۆشی هەبوو لە قورئان خوێندندا. ئەو دەنگ و ئەو مۆسیقا و ئەوانە هەمووی کاریگەری لەسرە من هەبوو. تا ئەو کاتە خوا لێ خۆش بوو بابم سەردار مەجید بە پاڵپشتی ئەو بە تەشجیعی ئەو زۆر جار پێمی دەگوت دەبی ببیە هونەرمەند، دەبی ببیە مۆسیقاژان، چکە حەز و خولیای خۆی بوو کاتی خۆی کە لی بێبەش بووە. ئەو کاتە ساڵی 1970 خولێکی مۆسیقا کراوە لە چالاکی قوتابخانەکان. چالاکی قوتابخانەکانی ئەو کاتیش بەڕاستی هەموو کەسێکیان وەرنەدەگرت. دەبوایە مقابلە بکرابای، تێستی دەنگت لە بۆ کرابایە، یاخود ئەگەر ئامێرێکی مۆسیقات بزانانی باە ئەوە ڕەنگە زۆر باشتر بوو. خولەکانیش تەنها مۆسیقا نەبوو، خولی شێوەکاری بوو، خولی مۆسیقا بوو، خولی خەتخۆشی بوو، خولی شانۆ بوو. ئەو خولانە کە دەکراوە منداڵێکی زۆر ئیسفادەی لێ دەکرد. ئەو کاتە بەبیرم دێ کە چووم یەکەم سەردانم بوو، چووم سەردانی چالاکی قوتابخانەکانم کرد، تاقیکردنەوەی دەنگ هەبوو. دەبوایە مامۆستا بە ئامێرێک دانیشی دەنگەکانی مۆسیقات بداتی، ئەو کاتە تۆ بە دەنجی خۆت هەمان دەنگ بدەیەوە ئەو مامۆستایە. زائیدەن ڕیتمی دەدا، ینی ڕیتمێکی بۆ دادنای دوایە بە دەنگ یان بەدەست یان بە هەر شێوازێکیکە بایە هەمان ڕیتم دابات. چکە ئەوەی گرینگە لە مۆسیقا کەسی مۆسیقی کە لە هونەر وەردەگیرێتن دەبی کۆمەڵی اختیبار هەیە لەو کەسەدا هەبی، ئەو بەهرەمەندەیە و ئەو هونەرەی تێدا هەبیتن کە بتوانی بەرامبەرەکەی ڕازی بکە کە بزانیت تۆ بەهرەمەندی یان نە. ئەو کاتە کە چووم ئامێرێکی پیانۆ هەبوو لە چالاکی قوتابخانەکان، چەند دەنگێکیان داوە، من هەمان دەنگم دەداوە، یاخود بە ڕیتم هەمان ڕیتمم دەداوە. کاتە زلۆم لای من زۆر زۆر ئاسایی بوو و ناوم گەڕاوە. کە ناوم گەڕاوە ئەو کاتە داخلی خولەکە بووین، داخلی خولەکە بووین. لە خولەکە دەورەیەکی زۆر باش گۆتراوە. بەڕاستی ئامێری کەمانم هەڵبژارد، نەزەریاتێکی مۆسیقا دەخێنرا، پاشان ڕۆژانە عەمەلی دەخێنرا تاکو و گەیشتە ئەو ڕادەیەی دەست و پەنجەم تەواو لەسەر مۆسیقایەکە ڕاهات. ینی کەم تا زۆر شتێکم لێ دەزانی. دوای ئەوەی کە تۆزێک ساڵێک 2 ساڵ بەردەوام بووم، دەستم ئامێری کەمانی گرت، دەمتانی وردە وردە شت عەزف بکەم. ساڵی 1970 بوو بە تەحدید لەبیرم نەمایە. یادی تایر تەوفیقی کراوە، یادی تایر تەوفیقی لە شاری هەولێر کراوە. ساڵ نازانم یادی تایر تەوفیقی چەند ساڵی بوو بەڕاستی، ئەو کاتە مناڵ بووم. بەشداری کۆنسێرتەکەم کرد، کۆنسێرتی تەنها منداڵان، تیپی قوتابخانەی چالاکی قوتابخانەکان، تیپی چالاکی قوتابخانەکان لە شاری هەولێر. لۆ من یەکەم خطوە بوو بەڕاستی کە بچمە سەر شانۆ. ئەو لۆ من گرنگێکی زۆر زۆری هەبوو بەرامبەر جمهور و بەرامبەر ئەو هەموو مۆسیقەیە کە دانیشت بووین، لە بۆ من گرنگێکی زۆری هەبوو. دوای ئەوە دابڕانێک دروست بوو لەبەر ئەوەی ساڵی 91 کات، ڕاپەڕینی ساڵی 91 کات و ئەوانە بەڕاستی چالاکی قوتابخانەکان وردە وردە هیچ چالێکیش تێدا نەدەکرا، لاواز بوو بە شێوەک. ئەو کاتە 1989 تقریباً هەتا 90ەکانیش ئەگەر چالاکی جۆرا جۆری تێدا بکرابایە یان نەکرابایە، ئەمن وازم هینە کە وازم هینە بە شێوازێکیکە بەردەوام بووم. ئەو کاتە
لە قوتابخانە ئیشەکانی خۆم بەڕاستی جێبەجێ دەکرد. ئەو شتانێک کە لە چالاشی قوتابخانەکانەوە فێر بووبووم، مامۆستا ئەکرەم هەبوو لە مدیری قوتابخانەی تیشک بوو کە دەیزانی ئەم من عاسفم هەزار ڕەحمەتی لێبیتن، ئەویش ئەمری خوای کردیە. ئەمری بانگ دەکرد مایکەشی لە بۆ ڕادەگرتم و مۆسیقام عەزف دەکرد. ئیتر هەموو ئەو قوتابیانەی کە لە بەو تەمەنە گچکەیەت تقریباً سەفی چاری سەرەتایی بوو، مایکەکەی لۆ بەخۆی بەدەستی خۆی ڕایدەگرت و ئەمن مۆسیقام عەزف دەکرد. کە مۆسیقام عەزف دەکرد ئیتر ئەو قوتابیانە هەموو چەپڵیان لێدا، هەمویان دەستخۆشیان لێ دەکردن، مامۆستایەکان داهات هەموو دەستخۆشیان لێ دەکردن. ئێستاش ئەو هاوڕێیانەی کە لەگەڵ من و گەورە بوون ئێستا لە پلە و پۆستی تایبەتن هەریەکە و لە شوێن و مەکانی خۆیاندا هەیە، هەموو لە زاکرەی ئەوان دامایە کە دەزانن ئەم سەرەتای من لە چەند دەرەوە دەستم پێکردیە. لێ گرینگە لە منداڵیەوە تو بتانی شت دروست بکەیت، چکە کە لە منداڵیەوە هەر شتێکتدا منداڵ بەڕاستی ئەوە ئەو منداڵێت تانی ئیبداعی تێدا بکە، بە تایبەتی ئەگەر نەگوەکو من چکە من ماوەک داوڕم، ئەگەر بتانی بەردەوام بیتن بەڕاستی ئەو هونەرمەندەیە دەتوانین لەسەر ئاستی جیهانی کار بکاتن. هەروەکو خۆشم ئێستا لە درێژەی قسەکانمدا کۆمەڵک شت باز دەکەم، ئەو خولەیە بووە هۆکاری چی کە توانیم بەشداری زۆر شت بکەم، بەشداری فستیڤاڵە عالەمیەکان بکەم. دوای ئەوە ساڵی 95-96 کە دوای سێی ناوەندیم تەواو کرد چوومە پەیمانگەی هونەرە جوانەکان. بە هەمان شێوە دیسان لەوێن دەرەوە اختیبار کرام لە پێش لیژنەی مامۆستایانی پەیمانگەی هونەرە جوانەکان بەشی مۆسیقا. ئەلێوێن دەر هەمان شت هەمان تاقیکردنەوە، بەڵام لە ئاستەی بەرزتر. ئەو کاتە ئەسپیشم هەبای هەندێ هەبوو، ئەسپیشم نەکرد، ئیتر هەر زوو ئەمنیا وەرگرت. جیاوازتر لەوانەیە کە دەچوونە ژوورێ یان کۆمەڵک مەشاکیلیان هەبوو لە دەنگ و یان هیچ شارەزاییەکیان لە بواری مۆسیقانە بوو. نەخێر من ڕاستەن وەرگیرام و 5 ساڵی مەحەدیم زۆر بە سەرکەوتووی تەواو کرد. لە ماوەی ئەو 5 ساڵی مەحەدیش پەیمانگەی هونەرە جوانەکان چالاکی زۆرمان کردیە، هەر لە دروستکردنی ئەو تیپانێک کە لە پەیمانگە دروست دەبوون. چالاکیەکانمان هەمووی فراوان بوو. ئەوەی بەبیرم دێت چەند جارێک لە کۆنسێرتمان کردیە لە شاری دهۆک، ئەو کاتەی لە ساڵی 90ەکان 97-98 و ئەوانە، پاشان بە ئەتروحەی خۆم تەخەڕوجم کردیە، ئەتروحەی ڕێماینەری باخ بەوی تەخەڕوجم کردیە بە هاوکاری مامۆستا چەتۆ نەورۆز. ئەو کاتە سۆڵەی کەمانەکە دوو کەمان بوون، توانیمان زۆر بە سەرکەوتوانە ئەو کاتێ بەو بێ ئیمکانێتی ئەو کاتی بەڕاستی تانیمان لە هۆڵی پەیمانگە ئەتروحەکەی خۆم بەوی ئەنجام بدەم. دوای دەرچوونیشم لە پەیمانگەی هونەرە جوانەکان کەوا تەخەڕوجم کرد ساڵی 2000 تاعین بووم بوومە مامۆستای هونەر لە قوتابخانە سەرەتایی. لەوێن دەرتانیم بەڕاستی ئیشی منداڵان بکەم، چکە ڕاستەوخۆ لەگەڵ منداڵ من کار دەکەم، دەبی کارەکانیشم لە چارچێوەی منداڵ بیتن. ئیتر هەوڵی ئەوەمدا ئۆپەرێتی منداڵان ئامادە بکەم، ئاوازی منداڵان لە دنیای منداڵ بەڕاستی، چکە ئەمە لە سەردەمی پەیمانگەدا کۆمەڵک زانست هەیە کە دەبی شارەزاییمان هەبی لە دانانی و ئیشکردنی منداڵی. تو ناکرێت لە خۆڕا کەسێک بێ ئیشی منداڵ بکاتن بەڕاستی. تو دەبی ئەدای دەنجی منداڵ بزانی لە چ تۆنێک ئیشی لە بۆ دەکەی و چه هەڵدەبژێری، هۆنراوەکە چۆن هەڵدەبژێری، زائیدەن ئاوازەکە چۆن هەڵدەبژێری. دەبێت تو شارەزایی تەواوت لەو بابەتانە هەبیتن و چێش هەڵدەبژێری بەڕاستی. ناکرێت و هەموو منداڵێک بەشداری پێ بکەی، دەبی منداڵەکانیش تەشخیصکەی، لەگەڵ ئەوە پرۆڤیان لەگەڵ بکەی، بزانی منداڵی بەهرەمەندەکان چێنە، چێ دەنجی باشە، چێ لە ڕیتم باشە، چێ لە گوتم باشە، چێ توانای باشتربوونی ئاوازەکەی هەیە کە دەتوانی ئاوازەکە زۆر بەچاچی بچڕیتن. لۆی بتە بەرهەمێکی منداڵانی زۆر چاک.
من هەموو ئەو چالێکی هوەریانی کە ئەنجام دەدا لە ڕێگەی ئامێرەکەمەوە بوو ئامێری کەمانچەکەم ئاوازم پێ دروست دەکرد ئاوازم پێدادەنا لەگەڵ ئەوەشدا دەرسی هوەری مۆسیقام دەگۆتەوە یعنی هەر دەرسی سرود و گۆرانی نەبوو دەرسەکانم هەموو بە شێوەی جیاواز بوو چۆن لەوانەی مۆسیقادا دەرسی نظریاتی مۆسیقام دەگۆتەوە منداڵ شارەزایی لە تیۆرەکانی مۆسیقای هەبیتم بەڕاستی شارەزایی لە مشاهدات بینین ئەتو کو منداڵ پەروەردە دەکەی سۆڵفێزی مۆسیقا چۆن منداڵ فێرە سۆڵفێز دەکەی مۆسیقا چییە مۆسیقا جیهانیەکان ئۆرکێسترا جیهانیەکان چیە تو دەبی ئاشنایەتێکی باشت لەگەڵ ئەو بوارەدا هەبیتن لەوەی منداڵیش تێت بگاتن بزانی هوەر و دەرسی سرود و گۆرانی تەنها گۆرانی گوتن نییە تەنها سرود نییە دەتوانێت ئەوانش ئیزافە بکەیە سەری دوای ئەوە چوومە چالاکی قوتابخانەکان وەک مامۆستا چوومە چالاکی قوتابخانەکان زۆرترین کارم کە ینی هوەریم کردبیتن لەگەڵ چالاکی قوتابخانەکان بووە هەموو ساڵ گەورەترین تیپی چالاکی قوتابخانەکانمان دروست کردیە بە هاوکاری مامۆستا فڕێزەکانی بەشی مۆسیقای چالاکی قوتابخانەکان ساڵانە خول دەکەینەوە خولی جۆرا-جۆر دەکەینەوە یەک لە خولانی کە بەخۆم تێدا بە بەردەوامی بەشداریم تێدا کردی خولی مۆسیقا بووە ئەو منداڵانەی کە دێن و هەموو تەمەن خوار 18 ساڵ لای ئێمە پەروەردە دەبن پەروەردەیەکی زانستیانە زۆر بە دروستی فێری زۆربەی ئامێرەکان دەکرێتن هەر ئەو بوارانەی ئەو مامۆستایانی کە هەر بوارێکیان هەیە لە ئامێرەکەی خۆیان زۆر بە چاچی ئەمە دەتوانین لەوێن دەرفێریانکەین دوای ئەوەی کە فێرمانکردن دەبنە ئەندامی تیپی چالاکی قوتابخانەکان هەویان لە بۆ دروست دەکرێتن تەنها ئەوانە لە ڕۆژانی پشوو بە بەردەوامی ئەوانە دێن سەردانمان دەکەنەوە لە بۆ چالاکی جۆرا و جۆری هوەری کۆیان دەکەینەوە و گۆرانیان پێ ئامادە دەکەین مۆسیقیان پێ ئامادە دەکەین تەمارینی زیاتریان پێ دەکەین هەمووی بە نۆتە هەمووی بە ئەکادیمی زۆر لەو قوتابیانش کە لە چالاکی قوتابخانەکان تەخەڕوجیان کردیە ئێستا زۆربیان هەندێکیان مامۆستای کۆلیژی هونەرە جوانەکانن مامۆستای پەیمانگەی هونەرە جوانەکانن هەندێکیان ئەندامی کارەی ئۆرکێسترای کوردستانن. یەکەم کاری هوەریم کەوا ئیمداڵان یەکەم ئاوازم کەدانە لەسەر مافی منداڵ بوو لە وەختی تەطبیقاتم بوو بەڕاستی سەردانی قوتابخانەیە یەکەم کرد لێ تەطبیقاتم دەگوتەوە یەکەم کارم ئاوازدانەکە لە بۆ مافی منداڵ بوو لە بۆ منداڵانم تۆمار کرد دوای ئەوە لە ڕێی ستۆدیۆ بەڕاستی کۆمەڵێک منداڵان خڕ کردەوە لە ستۆدیۆ پیانم تۆمار کرد تا ئێستاش ئەلبومەکەم هەرمایە گۆرانیەکەش هەرمایە دواتر بیرم لە کارێکی هوەری تر کردەوە ئەو کاتە کتێبی ئەلفبەی کوردی لە هەموو ناوەندەکانی خوێندن دەخوێندرا هەستام لۆ کار ئاسانی ئەو مامۆستاییکەوانەی کوردی دەڵێتەوە هەموو کتابەکەم کردە ئاواز هەموو کتابەکەم کردە ئاواز بەڵام چەندانەیەکم بەدەنجی خۆم تۆمار کرد پێڕانەگەیشتم هەموو بەڕاستی هەموو بابەتەکان تۆمار بکەم چەندانەیەکم تۆمار کرد و پێشکەشی جەنابی کاکبەندینیشم کردیە لە ڕێگەی کەناڵی فێرستەوە بتوانن سوودی لێوەربگرن دوای ئەوە بەڕاستی ئەو منهەجەیە لە وەزارەتی پەروەردە ڕەفزکراوە و ئێستا
نەمایە بەڵام سوودەکەی دەتوانرێت لێوە بژێ وەکو ئاواز. ئەو ئالەتانەی خۆم ئەسپیان پێ دەکەم دوو ئالەتی زۆر سەرەکیە وەکو گوتم هەر لە منداڵیەوە کەمانم هەڵبژاردیە لە پێی مانگەش هەردووبارە کەمان بوو لە دوای تەخەڕوجم ئامێرەکەم کردە دوو ئامێری ڤیۆلام هەڵبژارد ئەو کاتە تیپێکمان دروست کرد بە ناوی تیپی مۆسیقای شەبەنگ کەس نەبوو بەڕاست لە هەولێرێ بتانی فەراغی ئەو ئامێرە پڕکاتەوە برادرانی دەستەی مۆسیقای شەبەنگ منیان هەڵبژار گوتیان دەبێت و فەراغە لەمان پڕکەوە چکە خەتێکی زۆر ئەساسیەکە لەسەر کلیلی دۆیە توانیم ئەو ئامێرە هەڵبژێرم و تا ئێستاش لە ئۆرکێسترا هەر بە ئامێری ڤیۆلا بەشداری هەموو چالێکی هونەریەکان دەکەم.
هونەر بەگشتی پێشکەوتنی جۆرا و جۆری بە خۆی بینیەوە بەڵام لەسەر حیسابی کۆمەڵەکشت ئەو شتانە ئەو هونەرەی بەگشتی ئێستا کە باسی دەکەم هونەری ئەگەر گەوران بیتن بە لەوەوە باس بکەین تەبعی فارسی و تەبعی تورکی و تەبعی زۆر وڵاتەکانی دەور و بەرمانەوە بەسەرە تۆ ئەگەر بێ ئاوازێکی ڕەسەنی کوردی بەڕاستی دابنەی دەبی کاریگەری ئەو وڵاتە دەوروبەرانت لەسەر نەبیتن ئەتوو چۆن مۆسیقای خۆت یان گۆرانی خۆت بە وڵاتان دەناسێنی لەوەی هیچ کاریگەریەکی ئەو وڵاتانت بەڕاستی لەسەر نەبی لە کاری منداڵانیش زۆر جاران خۆم زۆر گلەی لەو بوارە دەکەم بەڕاستی ئەوەی کە لە ڕاگەیانەکان دەیبینم وەکو پێویست گرنگی پێنادرێتن ڕاستە کۆمەڵە کەناڵی منداڵان کرایتەوە بەڵام دەبی بزانرێ چپەخش دەکرێتن بەرهەمی باش هەبووە بەرهەمی خراپیش هەبووە کۆمەڵە کەس هاتینە بەناوی بەرهەمی منداڵان ئیش دەکەن بەداخەوە هیچ زانیاریەکیان لە بواری منداڵاندا نییە یاخود ئەو کارە هونەریانەی ئەو گۆرانیانەی کە لە بۆ منداڵان دایدەنێن شیاو نییە لە بۆ دەنجی منداڵ مۆسیقایەکە دەنگەکە دەبی کەسی ئەکادمی سەرپەرشتی ئەو کارانە بکاتن ناڵێم کاری زۆر جوانیش کرایە ئەوانە جێگای دەستخۆشینە بەڵام هێشتان دەبی ورتر بینە چکە منداڵ بەڕاستی زۆر هەستیارە بەو کارە ناکرێ منداڵ هەموو تەبەقەی سەوتی بڵێتەوە ناکرێ منداڵ ئاوازەشی کۆنی گۆرانی بێژێک بینیەوە بیکێ هەمان گۆرانی منداڵان و بیدەیە دەست منداڵان ئەو منداڵەیە بڵێتەوە من زۆر جاران لە زۆر شوێن دیتم ئەو منداڵەیە گەروی ماندی بووە منداڵەکە ئەوەندەی هاوار کردیە ئەوەندەی ماندیان کردیە ناتوانانی گۆرانیەکە بڵێتەوە سیستەمی ئەوڕۆکە هەمووی دیارە کە چۆن دەبی تەعامل لەگەر بواری منداڵانەکە هیوادارم چاو بەو کارانە دابخشێنرێتەوە منداڵ لە بواری خۆیدا کاری تێدا بکرێتن. ساڵانێکی زۆرە کار لەسەر منداڵ دەکەم بەڕاستی بە تایبەتی لە دروستکردنی منداڵ لە بواری هونەریدا تیپ دروستکردن دەرزگۆتنەوە من هەم ئەو دەرسە تایبەتیانەی کەوا دەیڵێمەوە هەم ئەو دەرسە گشتیانەی کە لە شوێنی کە دەڵێمەوە توانیتم سوود لە ئەزمموی ئەو منداڵانە وەربگرم پاش ئەوەی کە دروستیان دەکەم چۆن خۆیان ببینەوە چۆن بە ئەرشیفی بکەم ئەو کارانەی ئەو منداڵانە چەند کارێکم کرد لە بۆ کوردستان تیڤ لە بۆ کەناڵی نەورۆزی ئەو کاتی و تانیم تیپێکی منداڵان دروست بکەم چەند بەرهەمی ئەو بەرهەمانێکەوە بە هەموو منداڵەکانمدایە بتانن هەمویان کۆبنەوە تیپەچیان لێ دروست کەم و هەموو بەرهەمەکانیان تۆمار بکەن ئەم بە سوپاسەوە بەڕاستی یارمەتی زۆرمیاندایە کە توانیتیان ئەو بەرهەمانە لۆم تۆمار بکەن و تا ئێستاش بەرهەمەکان هەمووی بەردەستە و مایە.
کاری ئێستا کەم مامۆستام لە چالاکی قوتابخانەکان لە بەشی مۆسیقا تاکو ئێستا هەر بەردەوامم تاکو ئێستاش ئەو تیپەمان هەرمایە بەڵام لەبەر وەزعی کۆڕۆنا و وەزعی ئەو ڤایرۆسەیە تا ماوەیەک دەوام پەچی کەوت نەمانتوانی ئەو تیپە بگەڕێنینەوە. ئینشاڵە لە ئایندەدا بتوانین دووبارە خول بکەینەوە کار لەسەر دروستکردنی تیپی مۆسیقای منداڵان بکەینەوە. ئێمە ئەگەر بمانێ ئۆرکسترایەکی نیشتیمانی دروستکەین سەرەتا ئەوە کاری وەزارەتی ڕۆشنبیریە دەبێت بیری لەوە بکاتەوە هەروەکو پێشتر بیری کردبووە بەڕاستی یەکەم کاریشمان ئەنجامدا یەکەم کۆنسێرتیشمان ئەنجامدا هەموو ژەنیاریەکانی کوردستان بەڕاستی کۆبووینەوە توانیمان کاری یەکەمیشمان بکەین. نمونەی ئەو چالاکیەم ئێستا پێشکەشی بە جەناب شتان کردیە دەتوانن نمونەک پێشکەش بکەن لەو مۆسیقایی کە ئەنجامماندایە و کۆنسێرتەکەمان کردیە. بودجەی تایبەتی دەوێت دروستکردنی ئۆرکسترا یان سەمفۆنی بودجەی تایبەتی دەوێت دەبێت کار بەردەوامی بکات ناکرێت ڕابوەستیت دەبێت بیر لەوە بکرێتەوە هەموو ژەنیارە بە تەواناکان کۆ بکرێنەوە لە یەک شار کۆ بکرێنەوە بەردەوام ینی ڕاهێنانی خۆیان بکەن بۆی ئەتوانی ئاستی هەم ئاسپەکان بەڕاستی بینی ئاستێکی زۆر باش چکەتە ئەو کاتە ڕاهێنانە دەبیتن ئاسوی باشی لەوە دروست دەبی خەڵکی کەش هەوڵ دەدا خۆی مادی بکاتن ئەو کاتە ئۆرکسترایەکی زۆر سەرکەوتوی لێ دروست دەبی. لە سەرەتای دامەزرانی ئۆرکستراوە لە ساڵی 1997 وەک ئەندامێکی چالاک لەو ئۆرکسترایەدا بەشدار بوومان. دەیان کۆنسێرتمان کردیە هەم لە مۆسیقای کوردی هەم لە مۆسیقای جیهانی لە بۆ تەلەڤیزیۆنەکان لە شاری دهۆک چەند کۆنسێرتێکمان کردیە لەگەڵ ئەوەشدا چەندین سەفەری دەرەوەی وڵاتیشمان کردووە لەوانە بڵغاریا، ڕۆمانیا و جۆرجیا و چەند مایسترۆیەکیش بەڕاستی کە زۆر سوودمان لێیان بینیوە بەڕێز مامۆستا چەتۆنەورۆس هەروەها مایسترۆی جۆرجی ماموکە هەروەها مایسترۆی ئەڵمانی هانس کریستیان مایسترۆی ئەمریکیش ئەو مایسترۆ جۆرا و جۆرانەوە لێ دەکات تۆخی بری زیاتر لە ئۆرکسترا وەرگری تا ئێستاش وەکو ئەندامی کارای ئەم ئۆرکسترایە وەک لیدەری ڤیۆلایەکانی ئۆرکسترا بەردەوامە من. دواکاری هونەریم لە زەمەنی کۆڕۆنا و کەرەنتیندا بەڕاستی ئۆرکسترایەکی کەرەنتین بوو کە دروستکرا لەلایەن بەڕێز برای خۆشەویستم مامۆستا ئارێز کە لە شاری سلێمانیە نۆتەکانی لە بۆ ناردم نۆتەی ڤیۆلایەکانی لۆ ناردم کە ئاسفی بکەم و پاشان لۆی بنێرمەوە هەر ژەنیارە و لە ڕێگەی خۆیەوە بە ڕێگەی ئۆنلاینەوە شتەکانی خۆی بۆ بنێری و پاشان لای خۆی میکس و دەنگ و ئەوانەی لە بۆ بکاتن و بیکاتە ئۆرکسترایەک لە تەواوی دنیا نزیک تقریباً 40 ژەنیار بەشداریان تێدا کردێ بە کوردستانی شەوە کارێکی زۆر نایابە ئۆرکسترایەکی زۆر نایابە
بە چەند تەبیعی دەنجیش بەشداری تێیدا کردیە نمونەی بەڕاستی ئۆرکسترایەکەم پێشکەشی کەناڵی فێرسیش کردیە بۆی بتوانن سوودی لێوەربگرن یەکێک لە هەرە کارە نایابەکانە کە ئەنجامدایە و شانازی پێوە دەکەم بەڕاستی. نامێکم پێیە لە گردوناوە بۆ ئێوە وشە جوانەکانی ئەخوێنمەوە بۆ ئێوە فریشتەی سپی باڵ بدەن و بفرن بەسەر دونیا و سۆز ببەخشن ئێمە بەدەن بانگتان دەکەین خۆشمانەوێن هەمووتان لە دڵمانە ئێمە مرۆڤ دۆستین ئێمە سێروش دۆستین ئەی پارێزی گەردومان بە هەموومان نامێکم پێیە لە گەردوناوە بۆ ئێوە وشە جوانەکانی ئەخوێنمەوە بۆ ئێوە کەس نایەوێ بڕوا بکە باخچەوە خەریکە دەمرێ کەس بڕوا ناکە بەبوولە بۆ شینایی دەگەڕێ ئێمە هەموو هاوار دەکەن بەدەن بانگتان دەکەین خۆشمانەوێن هەمووتان لە دڵمانان ئێمە مرۆڤ دۆستین ئێمە سێروش دۆستین ئەی پارێزین گەردومان بە نامەیەکم پێیە لە گەردوناوە بۆ ئێوە وشە جوانەکانی ئەخوێنمەوە بۆ ئێوە ئەوا منم مرۆڤێکی تەنیا لە بەردەم تۆدا بێدەسەڵات و بێهەست وا چووکمدا ئێمە هەموو هاوارەکەین بەدەن بانگتان دەکەین خۆشمانەوێن هەمووتان لە دڵمانە ئێمە مرۆڤ دۆستین ئێمە سێروش دۆستین ئەی پارێزین گەردومان بە هەموومان
لە دوا وتەمدا زۆر سپاسی کەناڵی فێرز دەکەم کەەوە ئەو مەجاالیان لە بۆ من ڕەخسان بتوانم بە کورتی باسی ژیانی خۆم و کورتەیەک لە کار و چارەکی هونەریەکانم بکەم. من لێرەوە هیوادارم ئەو کەناڵەیە بەردەوام بێتن و بەردەوام بێ لەسەر چاراکی هونەریەکانی و بە تایبەتی بواری منداڵان و پەروەەردە. من لێرەوە دەستخۆشێکی گەرمیان لێ دەکەم، هیوادارم هەر سەرکەوتوو بن.